ئیمارات یاسایەکی تایبەت بەو کەسانە دەردەکات کە موسڵمان نین. لە پێشهاتێکی نوێدا دەوڵەتی ئیمارات دەستپێشخەری کرد بە دەرکردنی یاسایەکی تایبەت بە باریکەسی و شارستانی بۆ ئەو هاوڵاتیە بیانیانەی موسڵمان نین و نیشتەجێی وڵاتەکەن کە چەندین بڕگە و مادە لە خۆ دەگرێت بۆ ڕێخستنی ژیانی هاوسەری و کەسیان کەشتی نوێ و سەرسڕهێنەری تێدایە بۆ بیانیەکان. شێخ محەممەد بن زاید ئەلنەهیان سەرۆکی ئیمارات مەرسوومێکی یاسای ئیتیحادی با ژمارە 41 بۆ ساڵی 2022 دەرکرد تایبەت بە باریکەسی و شارستانی کە لە 1 شوباتی ئەم ساڵەوە کاری پێدەکرێت کە لەسەرەوەی یاساکە نووسراوە ئەو یاسایە لەسەر کەسانی ناموسڵمانی نیشتەجێی ئیمارات جێبەجێ دەکرێت. لە یەکێک لە بڕگەکانی ئەم یاسایەدا هاتووە شایەتیدانی ژن یەکسانە بە شایەتیدانی پیاو. سەبارەت بە میراتیش ڕێژەی بەرکەوتنی میراتی ژن هەمان ڕێژەی بەرکەوتنی پیاوە. هەر بە گوێرەی یاساکە پێکێنانی ژیانی هاوسەرگیری بە تەنیا ڕەزامەندی ژن و پیاوەکەی بەسە. هەروەک هەردوو هاوسەر دەتوانن داوای جیابوونەوەش بکەن بە بێگەڕانەوە بۆ هۆکارێکی دیاریکراو و نابێت سکاڵای جیابوونەوەکە ئاراستەی لیژنە و پسپۆڕانی خێزان بکرێت، بەڵکو هەر داوای جیابوونەوە لە هەر لایەکیانەوە بێت بەسە بۆ ئەوەی پرۆسەی جیابوونەوەکە ڕێڕەوی یاسایی خۆی وەربگرێت. هەروەها دایانی منداڵ بۆ پیا و ژن یەکسانە و کەس مافی زیاتری نییە لەوی دیکە تاوەکو تەمەنی 18 ساڵ ئەو کات منداڵەکە خۆی بڕیار دەدات. سەبارەت بە بەرکەوتە یاخود نەفەقەی جیابوونەوە یاساکەوەی ڕێکخستووە کە لەسەر پیاوە نەفەقەی ژن بدات، ئەویش پەیوەست بەوەی ژیانی هاوسەری چەند ماوەکەی درێژ بوو بێت نەفەقەکەی زیاتر دەبێت، یاخود تەمەنی ژنەکە تاوەکو گەورەتر بێت نەفەقەکەی زیاتر دەبێت و بە پێچەوانەشەوە، بەڵام ئەگەر هات و ژنەکە هاوسەرگیری کردەوە نەفەقەی ناکەوێت. بڕگەیەکی دیکەی یاساکە تەمەنی هاوسەرگیری مەدەنی دیاری کردووە کە ژن و پیاو نابێت تەمەنیان لە 21 ساڵ کەمتر بێت و دەبێت بە ناسنامەیەکی وڵاتەکەی خۆیان یان ڕەگەزنامەکەی ئەوە بسەلمێنن. لەبارەی میراتیش یاساکە بەڕوونی نووسیوێتی ئەگەر کەسی مردوو جا پیاوەکە بێت یاخود ژنەکە پێشتر وەسیەتنامەی نەنووسی بێت ئەوە ئەو میراتەی لە ئیمارات هەیەتی نیوەی دەچێت بۆ ژنەکە یاخود پیاوەکە و نیوەکەی تریش بە یەکسانی لە نێوان مناڵەکانیاندا بەش دەکرێت و جیاوازیش نییە لە نێوان کچ و کوڕدا. لە وڵاتانی دیکەی عەرەبی لە ناو یاساکان زۆر و کەم ئاماژە بە ماف و ئەرکی کەسانی بیانی یاخود ناموسڵمان کراوە، بەڵام ئیمارات وەکو یەکەم دەوڵەتی ناوچەکە ئەم یاسا تایبەتەی دەرکردووە کە بەشێکی زۆر لە بیانیەکان دڵخۆش نین بەم یاسایە چونکە کۆت و بەندی زۆریان دەخاتە سەر.